خنەوەی ئێمە وەکو حزبی شۆڕی کوردستان لە بەیاننامەیەکە بڵاومان کردەوە سەبارەت بەم ڕۆژە و بنەماکەش ئەوە بێ کە ئەگەر بمانەوێ بە تەواوەتی ڕێکەوتنێکی کاتی نەبێ بمانەوێ کە ڕێکەوتنێکە بێ کە شوناسی بەردەوامبوون یان مۆرچی بەردەوامبوونی پێبێ ئەبێ ئەو ڕێکەوتنە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی تری بەشەکانی دیکەی کوردستان بێ ئەنجاگەر باکوور بێ پەکەکە بێ یان ڕۆژهەڵات بێ یان ڕۆژئاوا بێ و ئەساسی ئەم ڕێکەوتنە نێوان ئەم لایەنانە ئەبێ لەسەر بنەمای تەحریمکردنی شەڕی ناوخۆ بێ یان شەڕی براکوژی بێ بە هیچ شێوەیەک ئەمە بە هێڵە سوور دابنرێ و ڕچای ئەوەش بکرێ کە هەر لایەنێکی کوردستانی لە هەر بەشێکی کوردستان ڕچاوی تایبەتبەندی ڕەوشی کوردستان لە بەشەکەی دیکەی بکە و ڕێز لەو بڕیاری سیاسی ئەو لایەنانە وەرگێ بە شێوازی تێکۆشانیەوە دوور لە دەستێوەردان لەبەرەوە هەر دەستێوەردانێک لەلایەن باشوورەوە بۆ ڕۆژئاوا یان لە ڕۆژهەڵات یان باکوور یان بە پێشەوانەوە دەستێوەردانێکە بێت لە باکوور بۆ ناو ڕەوشی سیاسی ڕۆژهەڵات و یان ڕەوشی سیاسی باشوور من پێم وایە بە زیان دەگەڕێتەوە و دەبێتە هۆی ئەوەی کە چاویجی بارگژی بە بەردەوامی دروست بێ بۆیە ئەمە لەگەڵ ئەوەداین کە هەر لایەنێکی کوردستانی ڕشای ئەو تایبەتبەندیە بکە و کۆمەڵێک ڕێکەوتن نەکا لەگەڵ هەر حکوومەتێک لە حکوومەتە ناوەندەکان کە بە پێچەوانەی لایەن لەسەر حسابی بەرژەوەندی لایەنێکی دیکە بێت لە بەشێک لە بەشەکانی کوردستان بۆیە ئەمە پێمان وایە ئەگەر بێ کار بکەین بۆ ئەوەی ئەم جۆرە ڕێکەوتنانە ڕێکەوتنێکی کاتی نەبێ ڕێکەوتنێک نەبێت لە نێوان دوو حزبی سیاسی ڕێکەوتنێک بێت لە نێوان قەوارەیە کە پێڵێن هەرێمی کوردستان کە بوونێکی هەیە لە وەزعی سیاسی لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا کە ئێستا ئەم وەزعە هەیە کە بتوانێت ئەم پەیوەندیە ڕێک بخرێت ئێمە لایەنگیری هیچ لایەنێک نین لەم شەڕە ئێمە لایەنگیری ئاشتین لایەنگیری ئەوەین کە هەوڵ بدرێ پەیوەندیەکان لە چوارچێوەی ئەوە دەرچێ پەیوەندەکان حزبێکی سیاسی لەگەڵ حزبێکی سیاسی چکە داوانەیە پێشتریش ناکۆچی دروست بوو بێت لە نێوان پەکەکە و یەکێتی بۆ نمونە لەبەرەوە ئەگەر بمانەوێ بۆ ڕێکەوتنێکی سەقامگیر و بەردەوام هەبێ ئەبێ ڕێکەوتنێکە بێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان پەکەکە وەکو چۆن پێشتر ڕێکەوتنەکە بوو لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێم دوو ڕێکەوتنیش کراوەتەم لە ساڵی 1993 بۆ تەنزیمکردنی ئەم بوارە و ئەو ڕێکەوتنی ئەو بوارە ئەو کاتەش ئەگە بگەڕێنەوە وا بەڵام کاتی خۆی دکتۆر فواد معسووم ئیشیان لەوانە بوو کە ڕئیسی وزەرا بوو کە مۆری کردووە زەمینەیەکە دیسانەوەگە بگەڕێن ئەو بۆ ڕێکەوتنانە زەمینەیەکە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە هەموو ئەو دەوڵەتانی کە کوردستانی بەسەردا دابەش کردەوە هەوڵیەوەدا کە زەمینەیەکی ناکۆک دروست بێ لە نێوان پەلەکانی ڕزگاری خوازیگەری کورد نەناو هەر بەشێکی کوردستان و لەگەڵ بەشێک لەگە بەشێکی دیکەیە ئێمە مەسەلەی ناکۆچی نێوان ئەم لایەنە سیاسیان ناکۆچیێکی نوێ نییە ئەمە چەند جارێک ناکۆچیمان بینیوە لە نێوان پەکەکە لەگەڵ پارتیە نێوان پەکەکە لەگەڵ یەکێتیە بەڵام دوایەوە ڕێکەوتنێک کراوە یان وازان لە یەکتری هێناوە لەبەرەوە ئەمە بنەمایەکی هەیە بارگژیەکی هەیە بۆ ئەوەی چارەسەر بکرێ ئەبێ هیچ لایەنێک دەستێوەردان نەدا لە کاروباری ناخۆیی لایەنێکی تر ئەوەی کە دەبینین ئەگەری ئاشتی زیاترە لە ئەگەری ڕوودانی شەڕ و دەمێنێتەوە چۆن هەموو لایەنە سیاسەکان لە ڕوانگەی بەرژەوەندی نیشتیمانی کوردستانیەوە لە ڕوانگەی ئەوەی کە لەوانەیە پلانێکە بێت دژی هەموو لایەنە کوردستانیەکان ئێمە نارانمان زۆرە بەتابەتی حکووماتی دەوروبەر هەمووی ناری گەری کوردستانە ئەنجا چ لە باشوور بێت چ لە باکوور بێ هەڵوێستی تورکیا یان هەڵوێستی حکوومەتی ئێران سەبارەت بە گەری کوردستان بە هەمان شێوە تەماشای باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و باکوورەکە بە هەمان شێوە لایەنەکانی تریش ئەوانە لەبەرەوە هەر هەمویان هەوڵەدەن لایەنی کوردستانی لاواز بێ بۆیە دەمێنێتەوە کە لایەنە کوردستانەکان چۆن بیر بکەنەوە لەسەر ئەوەی کە هەنگاوەکانیان بەرەو ئاشتی بێ و دوور لە بەرژەوەندی بەتەرشی حزباتی سیاسەتدا ڕێژن